سڵاو لە هەموو لایەکتان سڵاو لە هەر چوار پارچەی کوردستان بۆ بەرنامەی ڕەشماڵی ئەم شەویشمان میوانداری هونەرمەندی خۆشەوی هونەری میلی ئەمڕۆ لە کوردستانە بەگشتی چۆن هەڵەسەنجێنی مثلا زاوایە دەڵێ من دیجێ کێت ئەوێ بە دیجەی بەسەوت لامانە یعنی ئەمە تەسیرێکی زۆر زۆری کردو لەسەر فیرقا لەسەر گۆرانی بێژ گۆرانی بێژی مامان هەیە وازیێنەوە ئیشەکەی بەجێهێشتووە ماشەڵڵا لەو جوانیە لەو شۆخە ئێرانیە ماشەڵڵا لەو جوانیە لەو شۆخە ئێرانیە شۆخە ئێرانیە سەبەب ماشەڵڵا ئەمڕۆ ئەچتە هەزانیەکەوە مستەحیل هەر دووسێ خانەوادەی ئێرانی هەرتیایە دەگوڵە ماڵ لەکوێیە لە شارەیە لە دێیە دەگوڵە ماڵ لەکوێیە لە شارەیە لە دێیە لە دێ بەیان لە شار المهم خەڵکی کوردستان زمانی بوو ئەهاتیە لەوا هەنگاوی یەکی دەکرد بە دوان کەچی ئێستا بە هەنگاویە کەچی ئێستا بە هەنگاویە ڕایە ماڵی دیاریەکە